ابرو برنامه پیکوژیان اتناوا قزا کفری دایه مدویتن ام روشا پیکوژیان بزانید ناوا وی قزای دا اتناو برا خشک و براین ترکمان و عرب و کرد پیکوژیان چواتی تا گوزر کرن بفرمون دا پیکو بینر بین ورده کارین وی پیکوژیان بزانید کفری باجرکی کفن کردستانیه ات کویتا نافچه گرمیان ات اوی باجری دا هریک لنتوی کرد و عرب و ترکمان اب هفراد جین ات نهادا زوربیا نیشتجین کفری کردن ده دیروک دا اوی دوری پیگهک پر بایخ هبویه مالبندکا دیرینه ات بیاوی ادب و روشنبیری و پیگوژیان دا لسردم خوژی آینزاین زردشتی و کاکایی و کریستیان و جهی لویره جیان گوزر کریه ات نهاجی دا تابلوه که جوان و قشنگ ات بیاوه پیگوبون و پیگوژیان و رزگرتن لجداهیان برجسته ات نافبرا آین و آینزا و مذهب و نتوین جدا جدا لأوه دوره کفری لسالا 1919 ادبیتا قزا جمارا دانشتین قزا کفری لگور نقشه جمارا دانشتین پیشبینی کریا دسته آمارا سر به وزارت پلاندانان حکومت هرما کردستان بو سال 2018 اتکن 55,332 کس الویره ادجین کاک احمد ادبیجه شاری کفری اب کلتور و دابو نریتن خواه خویات کد کو اف باجره پیکوژیانه لورا از هستایمه به درست کرنا موزخانه کا جوانو کلتوری جبو پاراستنا فرهنگو تابلو پیکوژیانه لأوه نافچه دا هر بوی تاکه اوی باجره ادکاریت به کردی و به عربی و به ترکمانی بپیوید ئێمە ئێستاگەر بێتە سەر شاری کفری لە هەرچی شوێنێک بێت پێمانەڵێن خەڵکەکەی سووە سێ مەوجە قسە ئەکە یعنی بە کوردی و عەرەبی و تورکمانی ئەمە هەمومان ئەیزانیە لێرە جەناب سێ مەوجە قسە دەکەی بەڵێ سێ مەوجەین ئێمە هەمومان سێ مەوجەینە لێرە بەڵام ئێمەیسە لە هەر لە ئەوەی وها بیستمانە و خۆمان بینیمانە ئێمە تەمەنێم زۆر گەورەش نییە ئەم کفریە تێکەڵە لە ژنخواس و هەروە بێژین لە عادات و لە تەقالید و تەنانەت لە جلوبەرگەکانمانش تێکەڵ بووە ئەم تا بێت بەس ئەم زوانەی واسەرن قسەیەکەم زوانێکی تایبەتە خەڵکی کفری خەڵکی گەرمیانیە صرف یعنی هەنێ وشەمان هەیە لە بین خۆمان و براتڕوکمانەکانمان تێکەڵە بەڵام ئەم تێکەڵیە مامۆستا ئەحمەد مەترسیەکی لە ناودا هەیە کە باز دەکەن ئەویش ئەوەیە کە نەتەوە شوناسی خۆی لە دەست بداتن بەڵام ڕاستەکەیت ئێمە وەکو نەتەوە بێژنەتەوایەتی ها لە دڵ یعنی ئەگەر بێت و لە فکرەیە لە دڵە یعنی ئێمە وەکوی سە خۆمانە لێرانەوە وەکو کورد بە تەئکید ئەم شتەمانە پاراسیە یعنی لە بین خۆمانەوانە ئەو شتە و ئەو وەعیەمانە ها لە ناوەکە لە ناو نەچێت ئایا چەند ڕەچاوی پێکەوەژیانت کردیە لەم مۆزەخانەیەدا کە بڵێن کەلتوری جیا سەرباری ئەوەی کە کەلتوری کورد لێرە زۆر بەزەقی دیارە بەڵام کەلتورەکانی تریش لێرە خۆ ببینتەوە بۆ نمونە نەتەوەی تورکمان یان نەتەوەی عەرەب یان ئەوانی تر لە 2023 حتاکو ئەم کەرستانە دەرنەچێ خارج کفری یانەکو لە ناو نەچیان نەفرۆشی بە پارەیەکی کەم هەڵسیان بە کۆکردنەوەی ئەم کەرستانە کە ئەگەر تو بیبینیتە لێرانە مەزهەرێکی شارستانی پێوە دیارە کە کفری شارێکی مسەقف بیە خەڵکەکەی طبقەیەکی عێراقی بیە ویسە لە ناو مۆزەخانەکەمەش هەوجلوبەرکان سێر بکە کوردیمان هەیە تورکمانیمان هەیە هەنێک کەرەستەی عربیمانش هەیە هەرچەند ئێمە کە وەکو نەتەوەی ڕئیسی لە کفریە کورد و تورکمانین زیاتر بەڵێ چی پاڵدەرێک هەبوو کە وای لە جەنابەت بکاتن بە جهودێکی شەخسی هەستی ئەم هەموو کللتور و دابوونەریتەی کە هەیە وەکو کەلەپور لێرە کوو کرد بیتەوە ینی پاڵدەری جەنابەت چ بوو وەکو خولی خۆم حەزم لەو شتە بیە بەڵام ئەمە ناسنامەیەکی هەوەیەکی بۆ شارەکەیە ئێمە لە بین خۆمان ئەزانی کفری شارێکی کۆنە و قەدیمە و خانی و بێژین شوێنە کللتورەکانی زۆرە بەڵام ئەوەی وا ئەتێتە ناوە چۆن بزانێت
تاریخەکەی لەکوێ ئەی ناوێت شوێنێکی تیابی عەرزی تیا بکە بڵێ پێی کاکەگیان فەرمووەوە ئەو شوێنەمان ینی ئەم کارە گەورە کردوتە بوو ئەوەی وەکو بڵێن وەفاکت هەبیتن بوو شارەکەت کە ئەم سیماجانە بزر نەبیت چەند توانیوتانە لەم شارە بگوازنەوە بوو نەوەکانی نوێ ئانکو بوو جیلی ئێستا ئەمە وەکو نامەیەکە من دایانەم ئێمە لە باوبا پیرانمانە فێربیمانە احترام مقابل بگرین و یعنی بێجیاوازی ئایا ئەگەر ئەوە کوردەوە عارەبە ئەوە تورکمانە فەکاتی ئێمە گەورابیمان ئێستا یان بینین لە ناو بازار بانگیانەکەین خاڵە فلان مامە فلان دای فلان ئێمە لەبیرمان نەچێت عێراق لایەکی تێک چووی یعنی وای لە هەر کشان دەستیان کردن ناخڕەی یەکتریوە و شەڕ جوێن لە فەیسبوک و وینەوەمانە بەڵام لەخوا بە زیادی خۆشبەختانە ئێمە گەنجانمان حتاکۆ ئێستا هیچ حاڵەتێکمان نەبینی تەنها لە فەیسبوک لە ڕووی یەکتری بوێسن. سەزگین کەسایەتیەک تورکمانە ئەدبێژە پێدڤە چەمکێ پێکڤەژیانێ لە دروشمان بکەینە کردار ئەت هەموو بیاواندا نەکتنێ لەسەر ئاستێ جڤاکی بەلکو لەسەر ئاستێ دەستهەڵاتداریێژی گرنگی جهێن شینواریên تورکمانان ئەل شارێ کفری بهێددان ئەم وەکە تورکمان لەسەر خاکا کوردستانê هاتینە ئەنفالکردن ئەدگەل خوشک و برایên کورد واتە لە خۆشی و نەخۆشیان بەشدارین لە کوردستانê. وشەیە زۆر مهمە بیکەینەکردار یەکتر قبولکردن لە ناو مجتەمەعە ئێمە لە ناو مجتەمەعە زۆر باشین بەڵام گەرە لە ڕێی ڕێکخراوەکانەوە لە ڕێی حکوومەتەوە ئەو یارمەتیە بدرێت کی هۆشیاریە دروست بکرێ یەکتری قبول بکە ئەو یارمەتی جەنابەت باسەکەتن ڕێکارەکان چونن مەبەستە چۆن ینی یارمەتی بدرێت لەلایەن حکوومەت و لەلایەن ڕێکخراوەکانەوە بەڵێ ئەوەش چۆنەکرێ ینی ئێمە میسال یعنی شوێنە کۆنەکانمان ناوە کۆنەکانمان وەکو تورکمان چۆن ژیاینا وەکو نەتەوەکان تر چۆن ژیانە ئەو تاریخە ئەو مێژووە بمێنێ ناوەکانی بمێنێ دووەم یعنی ئێمە ئیسا لە کفری قوتابخانەیە بە ناوی تورکمان بە زمانی تورکمانی دایک ئەخوێنی ئیسا تەکنۆلۆژیا زۆر هین بیە گرنگ بیا بەڵام ئێمە گەرەکمانە ئەو جلوبەرگا ئەو زمانە ئەو ناوە بمێنێ ئەمەش بۆ جیلی تازە چۆن بۆنەوەی نوێ چۆن ئەتوانین ئەمە بپارێزین ئێمە چۆن وەکو تورکمان لەگەڵ کورجیایینە لە کفری چۆن باپیرانمان چۆن ئەو قیافەتەی کردەوە بەریان ئێمەش ئەوە بپارێزین ئەمەش بە هۆشیاری ئەکرێ بە یارمەتی ئەکرێ ئەو شوێنە مێژوەکانمان بپارێزین چکو بەداخەوە ئەمە من ئیسا وەکو شاری کفری قساکەم ئێمە چی شوێنەوارمانەیە کشتی لە ناوە چێ یعنی ئێمە بەڕاستی دڵمان زۆر یعنی دڵمان سەخلەتە چکو لە شوێنەکان تر کشتی وە شوێنەوار و خەڵک سیاحەتیەکە کشتی گەشتیارەتێ بەڵام لای ئێمە کشتی ئەڕوا ئێمە گەرەکمانە ئەوانە وەکو ملەتێ وەکو خەڵک کفریە بپارێزین. ئەگەر ئێستا تەماشای ئەم میوانانە بکەین دەبینین نووسراوە شەهید محەممەد ئیبراهیم مەسەلەن عادل شەریف شەهید ئەوانە لە پێناو چی شەهید بووین من چیرێکەکتان پێڵێم ئێمە لەم ناوچەیە کشمان پێکەوە لە خۆشیدا لە ناخۆشیدا لەگەڵ یەکی ئێمە ئەو جارە ڕژێمی بەعز زوڵمی لە کوردە کرد لە تورکمانە کرد نەیوت ئەوە کوردە ئەوە تورکمانە ئەمانە زۆریان عیدام کریان بەڵێ یان نمونێکتان بدەمێ ئیسە شەهیدمان هەیە ئەنفال لەگەڵ کووردا تورکمانش ئەنفال بێ لە کفری ئەمە لە کەناڵ ئێوەش یەکەم جا ئەمە باسەکەین لە کەناڵە کوردیەکان ئەمە یەکەم جارە ئەمە ئەژین چکو تا ئێستا کەس ئەمە هین نەکردا ئێمە وەکو تورکمانی کفری لە ئەنفالە لە پرۆسی ئەنفالدا تورکمانش ئەنفال بیا. احنا نظرتنا كتعايش مع الاخوان كعرب تێڕوانینی ئێمە بۆ پێکەوە ژیان چ وەک کورد وەک عەرەب وەکو کریستیان وەکو ئاشور پێکەوە ژیانێکی هاشتیانەیە لەو کاتەی کە ڕژێمی باسی گۆڕ بە گۆڕ لە ناوچوو تا ئێستا تەحەدای هەر کەسێک دەکەم لە ناوچەی کفری کە دەکاتە کۆتا ناوچەی عێراق لە لای چیاکان هیچ کەسێک و لایەنێک زیانی بە کورد گەیان بێ هەروەها من تەحەدا دەکەم کەسانی تریش زیانیان لە کورد بینی بێ ئەو کاتەی شەڕی تایفی لە خواروی عێراق و ناوەڕاستی عێراق دروست بوو کوردستان بە خێراتنی عەرەبەکان و لایەنەکانی تری کرد بێگوێدانە نەتەوە و ئاین لەم کفریا لە کۆن زەمانەوە هەر تورکمان هەبووە و عەرەبیش هەبووە هەمومان بە یەکۆ ژیان فەرقمان نەبووە ئەمە کووردە ئەمە تورکمانە بەخێر بێن بۆ پێکەوە ژیان خۆش گیالدیز کیفریا گولە گولە خۆش گیالدیز
الله يسعدكم جيتوا للتعاون بين العرب والأكراد. أهلا وسهلا بكم من قضاء الكفري، أهلا وسهلا بكم. ئێمەوەکو خەڵکی شاری کفری پێکەوەژیانمان لە کفریە پێکەوەژیانێکی زۆر جوانە. ئێمەوەکو تورکمانەکان لە کفری چەندەها ساڵە پێکەوەژین لەگەڵ برا کوردەکانمان. هیچ کێشە و گرفتێک و ئەوانەمان نییە لە بین الحەمدلله، ژن و ژون خوازیمانەیە. هەر لە سەرەتای ژیانی باوکی کۆچ کردوومەوە لە ساڵی 1970 هەتاوەکو ئەم سەدەیە کە خۆشی مابوو دەستی کرد بە کۆکردنەوەی وێنەی کەسایەتیەکانی ناوچەی گەرمیان بە تایبەتیش قەزای کفری وێنەکانی کەسایەتیەکانی کۆکردەوە جیاواز لە هەموو شتێک ئەو هیچ گوێی نەئەدا بە نەتەوە ئەمە عەرەبە ئەمە تورکە ئەمە فارسە بێگوێدانە هیچ شتێک ئەو وێنەی کەسایەتیەکانی کۆکردەوە و لەگەڵ بەشێک لە مێژووی شارەکە وێنەکانی ئەچرکان بۆ ئەوەی نەوەی داهاتووی دوای خۆمان و نەوەی داهاتووی دوای کەسایەتیەکانیش بێن ئەم لەم جێگەیە شتەکان ببینێت. مامۆستا ڕەفعەت تەکەزێت کرد کو لە ناوچەیە کفری هیچ ڕیدانێک نەخاستی ئەد بیاوێ پێکڤژیانێدا ڕووی نەدایە کو ببیتە سەدەم کەشێ پێکڤژیانێ ئەلڤێرە تێک بچیت. پێشی چەند ساڵەکان هەندێک لایەنان ئەدڤیا vêreş bişopînin eb Mosul û Kerkûkê û li vêre jî pêkhateyên cuda mezhebên cuda elvêre dijîn belê pîlana wan sernegirt bi hîmeta Kurdên vêdeverê û hîmeta hemî layanên dîtir. هیچ ڕووداوێکی نەخوازراوی کە ببێتە مای تێکچوونی باری کۆمەڵاتی لەم شاردا ڕوونەداوە بگرە ئەوەندە پەیوەندی کۆمەڵایەتی و خزمایەتی و هاوڕێتی ئەوەندە بەهێز بووە لەم شارەدا لە نێوان سەرجەم پێکاتەکاندا بە هیچ شێوەیەک ڕێگە نەدراوە کاریگەری پرشکی ئەو ڕووداوانە کە لە ناوڕاست و باشووری عێراق و بگرە شارەکانی کە بووە بگاتە کفری و حاڵەتێکی نەخوازرا و ڕووبدا. باشە ئەگەر ئێمە تەماشا بکەین جەنابتان لە ناوچەیەکن نزیکن لە کەرکووک و لە ناوچەکانی ترکە ئێستا ڕەنگە کەشی پێکەوەژیان لەوێن دەرزۆر خراپ بیتن. ئایا هیچ هەوڵێکی وا هەبووە کە بڵێن شبهاندنێک دروست بکەن لە بینی کفری و لە بینی ئەو ناوچانە بە بەهانای ئەوە بڵێن کاکەم لە کفریش کورد و عەرەب و تورکمان لێ ئەژین هەوڵی ئەوەیان دابیتن کە ناکۆکی لە بینیان دروست بکەن؟ دەستەیەک بەهۆی مەرامێکی سیاسی هەوڵیاندا لە شاری کفریش گوزرێک لە ئەم شارە بۆشن و دووبارەی ڕووداوەکانی کەرکووک و مووسڵ بێت بەڵام هەر کوردەکانی ئەم شارە خۆیان ڕێگری بوون و نیانی هێشت ئەو ڕووداوە کە لە کەرکووک و مووسڵ ڕوویدا لە شاری کفری و ڕوودا تەنانەت کوردەکان خۆیان بوون بە بربەستێک بۆ ئەوەی کە هیچ دەستە و گرۆهێکی سیاسی مەرامی خۆیان لەم شارە پێک بێن و حاڵەتێکی نەخوازرا و کە لەم شارە ڕوودا و ببێتە مایەی لە کەدارکردنی. ئەگەر مامۆستاگیان لەوە بپرسین وردەکاری ئەم قسەی جەنابەت کە گوتت هەوڵێک هەبوو کە کەشی پێکەوەژیان لێرە لە کەدار بکەن وردەکاری ئەم قسەیە چی ینی مەبەستیان لەو هەوڵە چی بوو چ ڕێکاری گرت بوو بەر ئەلەو ساڵانەدا لە عێراقدا مێژوویەکی خوێناوی لەبنانێکی سیاسی زۆر گەڕ بوو لە نێوان حزبە سیاسیەکانی عێراقدا بە تایبەتی هەوڵیاندا ململانی نەتەوایەتی دروست ببێتە شەڕی نەتەوایەتی لە نێوان کورد و تورکمان و عەرەب ڕوو بدات بە پاڵپشتی هێزی سیاسی بە پاڵپشتی سوپای عێراق ئەوەی کە لە کەرکووک و مووسڵ ڕوویدا ویستیان لە شاری کفری دووبارە ببێتەوە بە حکمەوەی کە ئەم شارە پێکهاتەی سەرەکی ئەم شارە کورد و تورکمان بوون ویستیان لە شاری کفری ئەم نمونەی شەڕانگێزیە دووبارە بێتەوە بەڵام کوردەکانی شاری کفری ئەوەندە ژیرانە مامەڵیان کرد بوونە هۆکاری ئەوەی کە ئەو ڕووداوە کە لە کەرکووک و مووسڵ ڕوویدا لە شاری کفری و ڕوونە دەتەنات کوردەکان خۆیان چوون لە هەمان کاتدا ئەم زانیاری جەنابەت ئەڵێتن ئەمە زانیاریەکە لە لای تورکمانەکان و عەرەبەکانیش هەیە ئەوانیش ئەزان کەم شتە هەبوو من جارێکان لەگەڵ کەسایەتیەکانی تورکمان لە شاری کفریە دانیشتومە لەگەڵیاندا خۆیانش جەخت لەسەر ئەو ڕاستی ئەکەنەوە کە بەڵێ کوردەکانی کفری بوونە هۆکاری ئەوەی کە
حاڵەتی نەخوازرا و لە شاری کفری و ڕوون نەداتوەکو لە شارەکانی دیکەیە باش. و خۆیانشەوە بەڵگەیەکی مێژووی سەڵمیراوە. بەشێک لە خوشکبرانی عەرەبی ئاوارە هاتوونە بۆ ئەم شارە و جەنابتان وەکو نەتەوەی کورد لێرە هەمبێزیان کردوونە. بڕیاریان داوە ئیدی لێرە بمێنن ژیان لێرە بکەن. ئایا تو بڵێ ئەمە مەبەستێکی سیاسی لە پشتەوە هەیە یان ئەمە سەرنجی ئەوان ڕاکێشایە کە بڵێن ئەم شارە شاری پێکەوە ژیانە حەزیان لێرە لەگەڵ خوشکبرانی کورد بژین؟ بە سەدان خێزانی ئەو شوێنانە و ناوچەکانی عوزێمی پارێزگای دیارە لە کفری هێشتەمەون بگرە گەورەترین جموجۆڵی بازرگانی و کشت و کاڵی ئێستا لە شاری کفری ها بە دەستی خێزانە عەرەبەکانەوە. تەنانەت ئێستاکە ئەوان فێری زمانی کوردی بوونە بە جوانی زمانی کوردی قسە دەکەن و هەروەها ئێستاکە ئەوان حاڵەتی پەیوەندی کۆمەڵاتیش دروست بۆ لەگەڵ کوردەکانە ژنوژنخوازیش ئەوە حاڵەتێکی گەلەگەلک جوان و سەرنج ڕاکێشەوەی جەنابەت باس ئەکەتن کە سەرنجی خوشکبرانی عەرەب ڕاکێشەوە لێرە بمێنن. یعنی بەس من دەمەوێت لەوە بپرسم ئایا وەکو بڵێن سەرکردەکانی سیاسی لەم ناوچەیە ئاگاداری ئەوان کە هیچ هەوڵێکی سیاسی لە پشت مانەوەیان نییە لێرە؟ لایەنێکی شیعی هەوڵی داوە کە لە ڕووی مەزهبی و گوشتار بخاتە سەر ئەم عەرەبانە، چونکە ئەم عەرەبانی کە ئێستا لە شاری کەفرین لە پێکهاتەی مەزهبی سونەن، بەڵام گوشارەکە کە ئەخرێتە سەریان گوشارێکی مەزهبی شیعەیە. لێرە ئەم پێکاتە کە ملیۆنانێکی پێکاتە گەرەکیانە لە شاری کەفری ڕەنگدانەوەی ئەم پێکاتەیە لە شاری کەفری سەر هەڵبدات، بەڵام خۆشبەختانە لە شاری کەفری ڕێگەیان نەداوە تریشکی ئەو ململانی بگاتە شاری کەفری. کاک عوبەید ڕێڤەبەرێ ئێکەیە شینواریە لە کفری دۆپات کرد کۆ جێن شینواری بەڵگەهێن زیندینە لەسەر وێ ئێکێ کو نافچەیە کفری نافچەیەک دێرینە ئەدبیاوێ پێکڤەبوون و پێکڤەژیان و ڕێزگرتن لە جوداهیان. شینەوارên vêre wê êkê didin xuyakirin ku li vêre zerdeştî û kakeyî û co û kiristyan il vêre jiyan guzer kiriye. Dibêje em dikarîn cihên şînwarî bikeyne delîveya karî bû gencan û bikeyne dahatek bû welatê xwe jî. کفری شارێکی دێرینە یعنی چەندەها سەدها ساڵ پێش ئێستاە. ئەمە سەرای کفری کۆنە کفری چەندین شوێنی دێرینی تایە کە ئەوە ئەسەلمێنە کە کفری شارێکی پێکەوە ژیان وەکو خانووی جووەکان جوولەکە لەم شارە ژیاوە ساسانەکان لەم ژارە ژیانە زەردەشتەکان لەم شارە ژیانە جوولەکان ئەوە دلیلمانەیە ماڵی داوزەریفە کە خانیە کۆن ئەم تاوە گۆردەخمەکانمانەیە گۆڕ سەردەشتێکان سەردەشتەکان تقریبان 34 دانەمانەیە ئەوانەیشە ئین سەردەشتەکانە لە ناحی سەرخڵا پاشماوەی ساسانەکان و ئەمۆیەکان و هەموو یعنی ئەم شارە شارێکی کۆن زۆر کۆنە و جگە لەوەیشە کۆنە هەموو پێک هاتەکان جووەکان ساسانیەکان ئینگلیز تورکمان کورد تاکو ئێستا تورکمان و کورد و عەرب هەمووی تیاژێت وەک براو. باشە ئەگەر باسی ئەم شوێنانە بکەین کە ئەڵێن شوێنی وەکو بڵێن کەلتوری کە سیماکی زۆر جوان دەبەخشیتە شاری کفری ئایا جەنابتان چەند توانیوتانە ئەم شوێنە دێرینانە بیپارێزن بۆ ئەوەی سیمای پێکەوە ژیان هەر بەردەوام بیت و پەیامێک بیتن بۆ خەڵکانی تریش کە بزانن فعلەن لێرە جێگای پێکەوە ژیان بووە. ئێمە ئەو خانەوە ئاماژەم پێکرد کە ماڵی داوزەریفەیە ئەوە خانیە زۆر تایبەتە عمری زیاتر لە 100 ساڵ پێش ئێستاە دەرخستە و پرۆپۆزڵمان بۆی کردیە بەڵام بە ناوی هاوڵاتیەوەیە ئێمە هەموو دەرخستەکە شتەکانمە ئەرەسەی لایەنی خۆمان کردووە و موافقەی مەبدەئیمان شوگرێت کە تەملیک بکرێت بە ناو شوێنوار و دواتریش نۆژەنی بکەینەوە تاکو بتوانین شتێک بۆ نەوەکان خۆمانین کەین بمێنێتەوە کە ئەمە ئاوا بیە بەنسبەی گۆڕ زەردەشتەکان ئێمە لە 34دانە دوانیمان نۆژەن کرێتەوە ئێستا لە ڕێی بەنداوەکەیە ئەوەیشە نۆژەن کریاوەتەوە و شتێ زۆر نایە بوو زۆر جوانە. باشە هیچ کاتێکەوە بینیتانە نووسینێک لەسەر بیتن کە تعبیر لەوە بکاتن یعنی تعبیر لە گەورەی ئینسان بکات لە قوبولکردنی یەکتر بکات کە پێکەوە ژیان و گیانی یەکتر قوبولکردن هەبێت. ئەوە باشترین ئەو شتێک ئەو بەڵگەیە بۆ باشی ئیسە ئێمە لە این ماڵ داوزەریفە
شوێنی عیبادت خۆیان و شوێن تەوراتەکان هەموو شتێ ینی کەسی ئەو کەسە مەسەن کورد عرب تورکمان جوو ڕێزیان لە یەکتری گردیە حەسەب عیبادت خۆیان هەرکە عیبادت خۆی کردیە ئێستا بەڵگە بۆەوەیشە لە ماڵی داوت زەریفەخانی جووەکان شوێنی عیبادت و شوێنی هەموو شتێک کە بە تەورات ناساوەینەوان هەمووی وەک خۆی پارێزاوە پیرۆزیەکانی وەک خۆی ماوت و بەرامبەرەکەیشی ڕێزی لەو بۆ چون خۆیانیان خاڵێکی تر زۆر گرنگە مامۆستای بەڕێز کە جەنابەت تایبەتمەندی لەم بوارەدا کە شوێنە کۆنەکان یان شوێنە ئەثەریەکان کەلتوریەکان لە جێگا کەبیتن ئەوە دەرفەتێکی زێڕینە بۆ قۆستنەوەی ئەوە کە بیکەن بە جێگای وەکو بڵێن گەشتیاری هەم ببیتە سەرچاوەیەکی دارایی بۆ دەوڵەتیش چەند وەکو بڵێن کار لەسەر ئەمە کراوە ئێمە کارمان لەسەر ئەوە کردوێ وەک هەموو شتێکمان ئامادەکاری کردیە بەڵام بەداخەوە بەهۆی ئەو قەیران داڵەوە کە ئێستا وڵاتمان تێیە پەڕێت و یاواش خەریکە نامێنێت ئێستا لەم کاتێشا چەندین گەشتیار بیانی ناوخۆی عێراق لە عێراق و تێن سەردانیەکەن ئێمە ئەگەر بێت و ئەو شتە بێت و سەروی خۆمان ڕەزامەندی دەربڕێت بیکەنە شوێنە گەشتیاری شوێنێگەر هەم داهاتوێ بۆ شوێنەکەمان هەم بۆ نەوەکانمان ئیسپاتەکەین کە ئەم شوێنە ئەم کفریە ئەلامەیە پێکەوە ژیانی تیا بۆ کە کورد و عارەب و تورکمان و جوو و مەسیح و ساسانی و زەردەش هەمووی تیا وەک یەک ژیایە دووەم بۆ هەلی کار دروست بێ لە کفریا سێمیش کە دوای خۆمانیشتنەوەکانمان کە بزانن باو باپیرانیان لێبوردەی بێ لە بینیانە پێکەوە ژیان بووە ئەم سمە لە ناو هەموو کەسێکا بڵاوکەینەوە کە لێبوردەی و پێکەوە ژیان شتێکە ئین پێشکەوتووە بۆ بەشەریەت. بنەرن بەڕێز دەمەدبێژن مرۆڤ ڕێزێ کەسێ بەرامبەر بگریت جیاوازیین کەسێ بەرامبەر بگریت ڕامانەوەی چەندێنینە کو تو هەوجەیوی کەسی یان دێ خۆبووی کەسی شکێنی ڕامانەوەی چەندێ کو تو خودی کەلتورەک و پەروەردەیەک گەلک جوانی کو تو ڕێزێل کەسێ بەرامبەر بگری شارێ کفریژی ئێکش وان شاران بوو کو تژی بوو ستوریên gelek ciwan et biyavê pêkvejiyanê da herwesa cihên şînwarî gelek zûrin hemî derbirîne bûye çendê kulvêre pêkvejiyan gelek ya dêrîn bûye û heta vê gavkê jî ev pêkvejiyane heriya berdewama û kar jî li ser tête kirin hem ji aliyê hukmraniyetê ve hem ji aliyê civakî ve hêviya me ew e ev pêkvejiyane her di geşê da bîtin Kurdistana me jî heriya parastî bîtin bimînim xêr û şad خدای مەزن بە هەمیان بپارست.